هاوڵاتێکی کە پرسێ سڵاو هۆکاری چییە من کە حەب ئەخۆم لە قورگم گیر ئەبێت ئەوەنە ئەکۆکەم جاری وا هەیە لەتی حەبەکە دێتەوە دەرەوە ئاوی زۆری ژەخۆم. ئازیزم ئەمە کۆمەڵێک دروستی ئەکات. بۆ نمونە یەکێک لە هۆکارەکان جاری وا هەیە تەسک بوونەوەی بەشی سەرەوەی سوورێنجکە. هەندێک جاریش پەیوەندی بە تێکچوونی تەنسیقی ماسوولکەکانی بڵین بەشی سەرەوەی قورگ و سوورێنجکە و هەندێک جاریش لەوانەیە بڵێم ئەگەر ئاوی باشی لەگەڵانەخۆی لە هەموو کەسێکە ئەم شتە دروست بکات. جا ئەم ئەپرسێ لە ئاوی زۆریشی لەگەڵا خۆ مادام وایە ئەگەر بەس بەو حەپە وایە ئەبێ جۆری حەپەکەمان بۆ بنێرێ بۆی پێی بڵێن چی بکات و چی نەکات. ئەگەر بەس بەو حەپەش وانیە و هەموو جۆرێکە حەپی وایە توانێت سەردانمان بکات بۆی لێکۆڵنەوەی زیاتری بۆ بکەین.